بەناوی خۆی گەورە میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە سەرەتای هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەمەوە. ئازیزانم سەرەتا پیرۆزبای هاتنی مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانانی جیان و بە تایبەتی موسڵمانانی کوردستان دەکەم و بە هیوایەوەم کە مانگێکی پڕخێر، مانگێکی پڕبەرەکەت و مانگێکی پڕ عیبادەت بۆ هەر یەکێک لە ئێمە پێیدا تێپەڕ بین و ئینشاءڵڵا بتوانین بەرهەمێکی باشی بۆ خۆمان تیا بستینەوانێ و کۆگایەکی گەورە بۆ خۆمان دروست بکەین لەوەی کە ئینشاءڵڵا هەم ڕۆژ و هەم نوێژ و تاعات و عیبادەت. وەمەوێ ئاماژە بەوەش بکەم بەهۆی مانگی ڕەمەزانی پیرۆز و گۆڕانکاری لە بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پێیان لە ماوەی مانگی ڕەمەزانی پیرۆز شیکاری وەرزشی نیو کاتژمێر لە کاتی خۆی پێش دەکەوێت، دواتە لە کاتژمێر یەکەوانێ دێتە کاتژمێر 12:30 و بۆیە بۆ سەرجەم هاوڕێیانی ئەزیز بە ئاگاداری ئەم حاڵەتە هەبن. بە شێوەی خۆمان لە ڕۆژانی یەکشەممە تا چوارشەممە بەردەوام دەبین و دواتریش لەبریەوەی کاتژمێر یەک بینەلاتان ئێمە بۆ لەمە دوا کاتژمێر 12:30 لەگەڵتان نابین. ئەمە بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز و لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆزی ژەگەرماین و نەمردین ئینشاءڵڵا وەکو خۆمان بەردەوام دەبینەوە دەچینەوە کاتژمێریەک. تەوەری ئەمڕۆم تەرخان دەکەم بۆ ئیسپانیا بە تاواتی، ئەگەرچی ڕەنگە کاتەکەی دیاریکراو نەبێ بۆ کۆمەڵێک هاوڕێ لەبەری کتوپڕ کاتەکە گۆڕا، بەڵام ئێمە هەوڵ دەدەین قسەی خۆمان بکەین لەبەی دواتر بەرنامەکە لە ناو پەیجی پێیان سپۆرت تا دەمێنێتەوە هاوڕێیان عەزیز دەتوانن خۆیان بینەر بن. ئەمە ئەمڕۆ کۆمەڵێک قسە بکەین لەسەر دۆخی ڕکابەری لیگا و لەسەرەوەی کە ئێستا ئەتلەتیکۆ مەدرید پێشەنگی گرتووە، ڕیاڵ مەدرید هاتوۆتە پلەی سێم، بەرشەلۆنە ئەم شەو شەڕیەوە کە پلەی یەکەمی بگرێتەوانێ. یعنی کاتێ سەیرەکەی پاش 26-27 هەفتە یعنی شتێکی وا دەبینی لە خولی ئیسپانی. ئەمە بەڕاستی لوتکەی ڕکابەریە، ئەمە بەڕاستی مای چێژبینین، ئەمە بەڕاستی یعنی شتێکە بۆیە کە هەمووان بە تامەزرۆیی و سێریەم خولە بکەین. ئێمە لە چەند ساڵی ڕابردوو بەردەوام وا کراوە خولی ئیسپانی ناشرین کرێ، بەردەوام وا کراوە گلەی لە حەکەمی خولی ئیسپانی بکرێ، بەردەوام وا کراوە کە یعنی کۆمەڵی حالە دڕوویاوە شتەکانی ئیسپانیا کۆمەڵێکی تایبەت زەقیەکە نەوانێ وکوی کە لە خولەکانی تر هیچ ڕوونەیە بەڕوا بکەن لە هەموو خولەکانی ترەمانە ڕوودەدانێ و وەرە سێری کە پریمەرلیگ بەو هەموو چێژ و هێز و توانە و تاقەی تایەتی ئێستش لە پریمەرلیگ چەنە هەڵی گەورەی کوشندابین. کاکە وەرە خولی ئیتالی هەفتەی ڕابردوو یارەکەی میلان و بۆلۆنیا بڕۆ سێری گۆڵی یەکسانبوونەوەی بۆلۆنیا بکە کە گۆڵی یەکسانی لە میلان تۆمارەکاتەوە. هەر تۆپەکەی عنی منتقی تیانە ڤار ناگەڕێتەوە بۆی کە بزانێت تۆپە هێڵی گۆڵی بڕی هێڵی ئاوتی بڕێوەیانە کە لە کاتێکدا تەسویرەکان و ڕسمەکان وا دەریەخەن کە بە تەواوەتی ئەم تۆپە هێڵی ئاوتی بڕیوە گۆڵی یەکسانیش لەسەر میلان تۆمار کرایەوە. واتە بابەتە داوەریەکان یاخود هەڵە داوەریەکان لە هەموو خولەکان هەن، شتێکی ئاساییە، بەڵام مشکلەکە لە چیدایە؟ مشکلەکە لەوەدایە ڕکابەری بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید و زۆری نەیهاندەری بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید وای کردووە یعنی خولی ئیسپانیەکە یاخود هەڵەکانی ئیسپانیا زۆر بە گەورەتر و زۆر بە لە بەرچاوتر سیر بکرێت تا کۆڵی خولەکانی تر. ئەمە ڕوونکردنەوەی بوو کە حەزم کرد لە سەری بدوێن، بەڵام من ئەمێ ئەو باسکەم کە بەجددی خولی ئیسپانی ئەم ساڵ شایانی سیرکردنە بەجددی خولی ئەم ساڵی ئیسپانی بۆ تایبەتمەندی بینینە. دەچمە سەر شکستەکەی ڕیاڵ مەدرید و دەمەوێت جیاواز لە هەمووان بین، چونکە ئێمە هەمیشە وتومانە لە شکستیش و لە سەرکەوتنیشە خاڵی ئیجابی و خاڵی سلبی دەرەکەین، چاومان نانوقێنین و هەموو حەقێکیش مجاملەی کەسیش ناکەین لە بەرێمە پارێزەری کەس نین لێرە چی ڕاستی بێ و چی قەنەعەتمان پێ بێڵی ئەتر جاری وایە دڵی هەنێکمان لێشە جاری وایە پێلە دڵی خۆمانین، بەڵام گرنگەوەی ئێمە ڕاستی و جوانی ڕووداوەکان بۆ بینەر دەخینە ڕوو. سەبارەت بە شکستەکەی ڕیاڵ مەدرید من دەمەوێت لە چەند خاڵێکە ئاماژە بە شکستی ڕیاڵ مەدرید کەم. خاڵی یەکەم من ئەستۆی ئەم شکستە دەخەم ئەستۆی کارلۆ ئەنشڵۆتی. ئێستا پێ دەڵێم بۆ دەیخەم ئەستۆی کارلۆ ئەنشڵۆتی وەکووە ناکە تۆ دێڵێ، من بە دیوێکی ترەی خەمە شانی ئەو.
خاڵێکی دیکە تۆ نابێت ئەم شەو ئاست و توانای ڕیال بیتس بە لەبەرچاو نەگری. نابێ و ئاستە ناوازەی ئیسکۆ ئانتۆنی یعنی ئەو یاریزانەی بەجددی کە پێشکەشیان کرد یاریزانەکانی ڕیال بیتس ئاستێکی سەرسوورە مارک بارترا لە دواوە ئادریانی گۆڵ پارێز یعنی بەجددی سەبارای لە بەرگریکاری باڵی ڕاز ڕۆدیگێز لە باڵی چەپ بەجددی ڕیال بیتس ئاستێکی ناوازە و ئاستێکی بێزی پێشکەش کرد و شایانی ئەو سەرکەوتنە بوو کە بەسەر ڕیال مەدریددا تۆماری بکە. بەڵام بەرپرسیارەتی شکستەکە بەڵێ لە سۆی کارلۆ ئەنشیلۆتیە و تۆ ڕاهێنەرێکی ئامادەکاری دەکەی بە ڕوبەڕووبوونەوەی ئەتلەتیکۆ مەدرید پێش تەوقیتی ئەتلەتیکۆ مەدریدە پێشتر یاریزانت پشوور پێداوە پێشتر یاریزان دوورکەوتۆ لە ڕانان لە هەر دۆخێکا هاتووی ڕاهێنەر بەرپرسیارە چۆن لە سەرکەوتنا ئێمە دەڵێن بەرپرسیاری تو سەرکەوتنەکە تۆ ژیرانە خوێندنەوە کرد لە هەمان کادا لە شکستەکە شاپێی دەڵێن تۆ بەرپرسیاریت تۆ لە شکستەکە شاخوێندنەوەی باشت نەکرد. لە نمونە با من پێت بڵێم تەمان خۆتان نەزانن ئێمە نابێ ئەوە لە یادکەین بارودۆخی دەرونی ئەسینسۆ پاش یاری ڕیال سۆسیدات و ئەو زەجە هاندەری لەسەری بوو ئەگەر یاری کردیار بە هەمان جۆر لە یاری ڕیال سۆسیدادیش بەرداوامی بووم چونکە لە ئیسپانیا هەموو هەرێمەکان دژی مەدریدن ئیتر هەرێمی ئەندەلووسە هەرێمی باسکە هەرێمی کەتەلۆنیا هەرێمی مەدریدیش دژی هەموویانە شتەکە وا باوە بۆیە ئەسینسۆ فشارێکی دەرونی زۆری داهاتە سەر من بڕیاری بەشداری پێ نەکردمی ئەسینسۆ بە بڕیارێکی دروست دەزانم ئەگەر بێت و بۆەوەی کە لە سەریکە بە بڕیارێکی دروستی ئەزانم ئەگەر بێت و ئەم یاریزانەی هەڵگرتبێ بۆ دەربی مەدرید بۆی بەورەیەکی بەرز بە دۆخێکی ئارامە و پاژە ڕووداوانی لە یاری ڕیال سۆسیدادا تووشیات ئامادە بێ لە یاری دەربیە باشە ئەلەم حاڵەتە من بە بڕیارێکی دروستی ئەزانم. بەڵام وەرن بە تاوتوی بابەتەکەی نازان من شەی ڕابردوو پۆستەکان ببینی یەکێک گلەی لە ڤاسکێسە کردو یەکێک گلەی لە مێندیە کردو یەکێک گلەی لە ئەنچیلۆتیە کردو هەموم دۆخانەیەمە باگلەکان حەق بکەین. ڕیال مەدرید بۆ دۆڕا شەوی ڕابردوو خاڵە جەوهەرەکە چی بوو لە دۆڕانی ڕیال مەدرید؟ نەبوونی سیبایۆس و تێگەیشتن لەوەی کە لوکا مۆدریچ یاریزانێکە بۆ پێگاتی سەرەکی نابێت ئەوەی کە سیبایۆس سەیکا و ئەوەی کە سیبایۆس ئەمساڵ کردوێتی بۆ ڕیال مەدرید لوکا مۆدریچ ناتوانێت جێبەجێ بکە. ئێوە دانیشتون شکستی ڕیال مەدرید دێن بەسەر ڤاسکێس و بەسەر مێندیە بەڵام خۆتان نایەن لەوەی کە بڵێن ئەم شەو دوودڵی بەرگری ڕیال مەدرید فەزاحەت بوون ئەم شەو ڕۆدیگێر و ئالابا کارەسات بوون کارەسات یعنی تیپێک چۆتە ناو ئەجوای یاری بیسخولەکی یەکەم باشترین یاری کردو زۆر بە ئیسراحەت ڕیال بیسی گێڕاوەتە دواوە لە ناو کەشوەوایەکی بەهێزی یاریکردنان تۆپێکی زۆر زۆریان بۆڵ کەوتۆ ڕاستە مباپێ لە ئەجوای یاریانە بوو ڕاستە ڤینیسیۆسی ئەمساڵ ئێمە هەر داوای ئەبدەیت وەرە داوای پێداچوونەوەیەکەین بەڵام ڤینیسیۆس وەکو لە ئەجوای خۆیان نییە مباپێ ئەم یاریە وەکو پێویست نەبوو هەموو ئەمانە بەڵێ ئێمە لی تێدەکەین ئێمە دەزانین و ڕیال مەدرید بە جۆرێکی باش لە کەشوای یارەکە داخڵ بووە بەڵام کارەسات دوودڵی بەرگری ڕیال مەدریدن کارەسات ئەو تۆپانە بوو کە مۆدریچ تەوزیعەکەن نەک تۆ بێ هەڵەکە بەی بەسەر ڤاسکێس و بەشداری پێکردنی ڤاسکێس یا باسی مێندی بکەیت یا یعنی بەجددی من شەوی ڕابردوو لە دووفاقیەک لە شتێکی ناشرین زۆر زۆر سەرم سوڕمە بڕوا بکەن بە درێژایی ئەمساڵ بە درێژایی ماوەی ڕابردوو هاندەری ڕیاڵ نەیاری ڕیاڵ شیکەرەوە ئەحمەد مەحموود فەتا هەمووی ئەڵێن بۆ ئارداگولەر دەرفەتی نایەتێ یا بیانووی چی وەڵا ئارداگولەر ئەبووە بەهاتایەتە بەرشەلۆنە شوێنی دەرکەوتنی ئارداگولەر بوو نەک ڕیال مەدرید ڕازگویانە بای شەکە بکەین ئێمە هەموو شتێ بە ڕاستی ئەڵێن لە هەموو ماوەی ڕابردوو شەڕی ئارداگولەر بە کارلۆ ئەنشیلۆتی فرۆشتاوە ئەم شەو ئارداگولەری خستۆتە ناو ئەڵێن ئارداگولەر یەم یاریە یاریپیەکەی ئەڵێن ئارداگولەر یەم یاریە یاریپیەکەی تەمەن بۆ چییە؟ بۆیە کەیتر ئەمە هەفی شەگاویشتن و هەفی شەگنانە بە تاریکیەوەی دۆخەکە ڕاپەڕێن بەڵام کارەسات شکستی ڕیاڵ لە دوودڵی بەرگریەوانێ و لە مۆدریچەوە دەستی پێکرد مۆدریچ ئەم شەو سەرکەوتوو نەبوو لەبەرەوەی تۆپی 100 لە 100
بە هێرشبەرەکان وەکو پێویست بگەێنێ، تۆپی تەوزیعی باش بگەێنێ. کاماڤینگا ئەوە ناکات کە ڕیال مەدرید لێی داواکە، کاماڤینگا ئەوە ناکات کە ڕیال مەدرید لێی داواکە. سیبایۆس ئەم شەو دەرکەوت کە لێنێکی گەورە بوو لە ڕیال مەدریدە. دوو دڵی بەرگری ڕیال مەدرید ئالابا و ڕۆدیگێر، لێدانی کۆرنەڵی ڕیالبیتس کە دەچێتە گۆڵەوانێ، ئەوە ئەبێ هەر یەکسەر گۆڕانکاری دڵی بەرگری بە دوایانێ. ینی بەجددی نازانم من ڕۆدیگەر لە ئەنقەست واکە یا عەقڵیەتی ئەم کوڕە هەرەونێ ئێمە نەمان بینیوە. ینی تۆ دیقەتی و لێدانە سزایە بن کە ڕۆدیگەر دروستی کرد. لێدانێکی سزا زۆر ناپیشەگەرانە، زۆر نەشارەزایانە، زۆر ناتەکتیکیانە. یعنی فەرموو تۆ دەڵێی ئەم شەو کارلۆ ئەنشیلۆتی دۆڕا و بەرپرسیارە لە شکستەکەی ڕیال مەدرید. بەڵێ منیش موافقم لەسەری. بەزەگەر ئێمە بینە دیوی واقعی یارێکە، یعنی گۆڵێکی کۆرناڵ دروست دەکرێت، دیفاعێک یەت، ناوەندێک یەت لە ناو هەموو یاریزانەکانی ڕیال مەدریدە دێت و سەر لێ دەیکاتە گۆڵەوانێ. ئەمە زەمبی ڕانەر لە چیدایە؟ پرسیارێکە. ڕۆدیگێر تۆ لەگەڵ یاریزانێکە ڕۆشتووی، یعنی 100% لەگەڵ یای دەتوانی شەتحی بۆ بکەی، دەتوانی یاری لەگەڵا بکەی، ئەم ڕاکێشان و بەرکەوتنەی ئەنجامی لێدانێکی سزا دروستەکەی بەرپرسیارەتی ڕانەر لێرەدا نییە. بەڵام بەرپرسیارەتی ڕاهێنەرە کە 90 خولەگیاری بە لوکا مودریچەکە. بەڵام بەرپرسیارەتی ڕاهێنەرە پاژەوەی تیپەکەی لە خولێکی 20وانێ لە ئەجوای یاریانەمە بەرامبەر بە ڕیال بیت. هەموو 45 خولێکی جێمی دووەمیش لە ئەجوای یاریانە بوو. واسی تۆپەکەی مباپێم بۆ مەکەن لەوەی کە ئەو تۆپە بۆە پاسیا بە ڤینیسیۆسەوە بڕینەی نەکردا لەگەڵ باتەیە، چونکە ئەوش هێرشێکی هەڵگەڕاوە بوو. ڕیال مەدرید لە هەموو جێمی دووەمە خوێندنەوەی ڕانەر و ڕۆحەتی یاریکردنی نەبوو. بەڵام تۆ خۆشە هەموو شتەکان وەکو خۆی بینی. یعنی کوردوتەنی قسێکی باومانەیە ئەڵێن قسەیەکیش بۆ دسکەین، یعنی هەموو شتەکان بەو جۆرە نییە کە تۆ دانیشی لە خۆتەوە فیشەک بای. ئەمە ڕاستی ڕووداوەکانە. تۆ نابێ لەو ڕاستیە ڕاکەی کە ئەنشیلۆتی بەرپرسیارە لەم شکستە، بەڵام نابێت لەو خاڵانەش ڕاکەی کە ئاماژەی پێ بکەیت، تۆ دانیشی هەموو خاڵەکان لەوەیە ڕوون بکەیتەوە. چونکە ئەمە حاڵەت و بارودۆخی گۆڵەکانی ڕیال مەدرید بوو. ئەمە لە چی کاتێکا ڕوویدا؟ لەو کاتە ڕوویدا کە ئەنشیلۆتی پاش یاری ناوی اتحادیان بردیوەتی ئێستا وەرزەکەی ڕیال مەدرید دەستی پێکرد. ئەو وەرزەکەی ڕیال مەدرید دەستی پێکرد، وەڵا دەستی پێ نەکردایە باشتر بوو. دوای ئەو قسەی کە کردت کە وتت دوای سەرکەوتنەکە بەسەر مانچەستەر یاریگای اتحادەوەتەوە وەرزەکەی ڕیال مەدرید دەستی پێکرد، بەس یاری سۆسیداد و جیرۆنا بردۆتەوە لەگەڵ یاری گەڕانەوەکەی سیتی. بەس ئەو دوو یاریەوە بردۆتەوە. یاری ئەتلێتیکۆ مەدرید تعادل بوو، یاری ئۆساسونا تعادل بووی، ئەوە دوێنێ شەوی ڕیال بیتس دۆڕانووە. ئاوا وەرزەکە دەست پێکە لە 5 جاری ڕابردووی لیگەیە تۆ بەس یەک سامونە نووسیەوە یەک سەرکەوتنێناوە لەگەڵ جیرۆنایە. نا بە هیچ جۆرێ بەو جۆرە نییە. بۆیە دۆخی ڕایەنەر و دەبێت مامەڵەیەکی تەندروست و دەبێت پێداچوونەوە بۆم تیپە بۆ بەدەبێت پێداچوونەوەی مۆدریچ، یاریکردنی ئالابا و ڕۆدیگێر. ئیتر لەبەر هەرەوە کاری ئەسینسۆ یاری نەکردەوە من نازانم، بەڵام ئێستا دەزانم ئەسینسۆ هیچ مەجالێن نەماوە کە لە پێگاتەی سەرەکی ڕیال مەدریددا جێگەی خۆی هەیە. هیچ مەجالێک نەماوە. ئیتر فشاری دەرونیە، هەڵەشە یاریزانەکار چۆنە بێ، ئەمە دۆخێکی ترە. دەچمە سەر ئەتلێتیکۆ مەدرید. یعنی ئێمە نابێ یعنی هەموو شتەکە بەس باسی ڕیال مەدرید و بەرشلۆنەکەین، باسی ئەتلێتیکۆ مەدرید لێهاتین. بڕوا بکە من پێشتریش پێم وتون و ئێستا ژێڵێمەوانێ زۆر بە دوواداچوونم بۆ کرد، زۆر لێورد بوومەوانێ. کێشەی گواردیۆلا نەپێکانی یاریزانە، نەپێکانی بەرگری کارەکانێتی، نەپێکانی ڕۆدریە. بەڵێ ڕۆدری بەشێکە لە کێشەکە. یعنی من با سوێنی لەسەر نەخۆم، بەڵام 180 کێشەکانی گواردیۆلا نەمانی جولیان ئەلڤارێزە، دوورکەوتنەوەی جولیان ئەلڤارێزە، نەبوونی جولیان ئەلڤارێزە، نەبوونی یاریزانێکی بە هەمان مواسەفات و داینامۆیکی جولیان ئەلڤارێزە. شەوی ڕابردوو طبعا من مانگی ڕەمەزانە یعنی سە بڵێم وەکو پێشتر سەیری یارەکان ناڵێم هەموو 90 دقیقە سەیرەکەم، بەڵام
دوای 90 دقیقەکەی ڕیال مەدرید 45 خولەکی گێمی دووەمی ئەتلێتیکۆ مەدریدم سیر کرد هیچ خولەکێکی 45 یەکەمم نەبینی بە هیچ جۆرێ بڕوا بکەن خولەکی 60 بۆ ئەلڤارێز هاتە ناوە ئەلڤارێز و یۆریەنتی و کالاگەر ئەم سێ گۆڕانکاری کرد بەشداریان لە یاریەکە کرد لە شوێنی سۆرلۆس و جولیانۆ سیمیۆنی و هەروەها لینۆ یعنی بەس جوودی بێتۆپی ئەم کوڕەتان بینی بە بێتۆپ چەندە بووە هۆی مایی سەرقاڵکردنی بەرگریکارەکانی بلباو بە تۆپەوە چۆن خۆی دەستزیەوە لە بەرگریکارەکانی بلباو لە کۆتایەکانی یاری بۆ تۆ بێشتنەوە لە کۆتایەکانی یاری بۆ دیوی بەرگریکردن ئەو ڕۆحەتەی کالاگەر یاری پێکرد بینیتان کالاگەر بە چه ڕۆحەتێکەوە یاری کرد یعنی سێم گۆڕانکاریانەکەن کە سیمیۆنی کردی کالاگەر ڕۆحەتێکی گەورەیە بوو لە ڕاگررتنی یارەکە لە لێشتنەوەی ئەنجامەکە یۆرێنتی ئەسیستی گۆڵەکەی کرد جولیان ئەلڤارێز گۆڵەکەی تۆمار کرد هێڵی بەرگری ڕاستە دووجار سوونی گۆڵ ڕێگری لە ویلیامس کرد لەوەی کە گۆڵی بەرامبەر بۆ بلباو بێنێتەوە بەڵام بە دوو خیاری هەمووتی پێ تۆپ دەدا بە شیشە و تۆ بەو کاتە حلێبە کە دەچێتە گۆڵەکەوانێ بە دەردی کورداوەریەڵێ بەڵام بەڕاستی ئەتلێتیکۆ مەدرید شانی ستایش کردم بەڕاستی من لە ناخەوە ینی پێم ناخۆشە کە ئەتلێتیکۆ مەدرید و ڕیال مەدرید لەم قۆناغی چامپیۆنز لیگدا ڕوبەڕووی یەکبوونەتەوە ڕازگۆتریش بم لەگەڵتان لە دیوی وەرزشیەکە ئەگەر ئەتلێتیکۆ مەدرید دەربکرێ بەرامبەر بە ڕیال مەدرید پێم ناخۆشە لە ڕووی دیوی وەرزشی ئەگەر ڕیال مەدریدیش دەرکرێ لەسەر دەستی ئەتلێتیکۆ مەدرید لە دیوی عاتفی خۆمەوە پێم ناخۆشە ڕازگۆیانە کار دەکەم بە ڕازگۆیانە شتەکانتان پێ دەبێت دۆخێکی زۆر ناهەموارە لەوەی کە ئەتلێتیکۆ مەدرید لەم کاتەدا و لەم ساتەدا ئەم ڕوبەڕووبوونەوە سەختانەی هاتە بەدەم بەڕاستی سیمۆنی تیپێکی جوانی دروست کردووە تیپێکی بێزی دروست کردووە من هیوادارم ئەم ئەتلێتیکۆ مەدریدە ئەگەر ئەم ساڵیش بە هەموو خەونەکانی نەگا ساڵی داهاتووم تیپە بە خەونەکانی بگا و ساڵی داهاتوو گۆڕانکاری زیاتر بۆ سیمۆنی بکرێت چونکە ئێستا ئەو گۆڕانکاریانەی کە سیمۆنی یاخودە و گرێبەستانەی سیمۆنی دەیکات بۆ ئەتلێتیکۆ مەدرید یاریزانەکان دیارن ڕۆڵ و کاریگەریان هەیە و تیپەکە لێک تێگەیشتنی باشتری هەیە و خوێندنەوەی باشتریان هەیە و بەجددی من معجیبی ڕۆحیەتی یاریکردنی ئەتلێتیکۆ مەدریدم سەرسامیە و یاریکردنە وەکو پێشتریش پێم وتم سیمۆنی هەمیشە باشترین ڕانەر بۆ کاتێک ڕوبەڕووی کارلۆ ئەنشلۆتی بۆتەوانێت بۆ لەبەروی لەو قوتابخانەیەوە دەرکەوتووە لەو قوتابخانەیە چای بەدنیا هەڵێناوە لەو قوتابخانەیە پیشەگەرایەتی و ئەزمموی وەرگرتووە کە کارلۆ ئەنشلۆتی لێوەی گەورە بووە ئەو سلوک و ئادابەی لە تۆپی پێیە ئەنشلۆتی کە وڵاتێکی زلهێزی تۆپی پێ کە ئیتالیایە فێری کردووە بە هەمان شێوە سیمۆنیش لەوێ فێر بووە سیمۆنیش لەوێ وەریگرتووە سیمۆنیش لەوێ دەستپێکی کاری بووە عنی هەموو هەکبەکان لێ کۆبوونەوە بۆی هەمیشە سیمۆنیش بارودۆخێکە لەوەی کە ئەتلێتیکۆ مەدرید بە دۆخێکی باشتر بگات ئەتلێتیکۆ مەدرید بە دۆخێکی گەورەتر لەوە بکاکە ئامانجەتی بەجددی ئەتلێتیکۆ مەدرید شانی قسە لەسەرکردنە بەشی کۆتایی قسەیەکەم لەسەر بەرشەلۆنا بەڵام دێمە لای کۆمنتەکان خولی ئیسپانی و ئیتالیا ئەم ساڵ زۆر بەچێژن بە تایبەت ئیسپانی کاک سەربەستۆش سەرکەوتوبی کاک کۆچەرەڵێ هەمووی خەتای ئەنشلۆتیە ڤینیسیۆس ڕۆژ بۆ ڕۆژ زمانی درێژتر دەبێت مناقەشەی بەردەوامی ڤینیسیۆس سەری لە ڕیاڵ شێواندووە ئەوە ئیشی ڕانەرەکاوە چارەسەریکە کاکە ڕێبوارەڵێ ئیندریک و هەبوو دنیا ئالابا کارەساتری مەرگریکاری ڕیاڵە بە تایبەت لە تۆپە بەرزەکان بەخوا لە تۆپە خشکەکانیش یعنی هەر بەجێ گۆڵی دووەمیش ئالابا مەرکەزەکەی خۆی چۆڵ کرد بوو بۆی ڕۆدیگێرەوە غەڵەتەی کرد کاگۆگەر تاوانە من ناڵێم بۆ دیوە سوکاتی بەڵام ئەمە سیاسەتی کارکردنیان شڵۆتی لە میلانی شابوو هەروە بوو ڕازی بوو ڕازی نەبوو بە فرۆشتنی چفچینکۆ هاتیشەوە ئەبتاڵی برد سفەتی کارکردنی ئەم ڕانەرە بەو جۆرەیە هەرە فشاری ئەلڤارێز دەیکات بای 100 ملیۆنە کورە وەڵا بای 150 ملیۆنی شەتیکی تاکە لەبەری بەڕاستی ئەلڤارێز ناوازەیە لە ئەتلێتیکۆ مەدرید کاک مەسعود دەستی تۆش خۆش
کێشەی گواردیۆلا 190 ڕۆدریە 100 دەکەی ئەلڤارێزە بڕوا بکە 150 ڕۆدری بێ 150کەی تری ئەلڤارێزە 150 ڕۆدری بێ 150کەی تری ئەلڤارێزە بڕۆ سەیری یاری مانچستەر سیتی کە ئێمە باس لەوەکەین یاری سیتی پەچی کەوتووە دەبڕۆ بزانە یاری سیتی پارکە پەردەوام بوو کە پەچی نەکەوت بوو ئەلڤارێز بوو یا ڕۆدری بوو کەس ئینکاری لە ڕۆدری نییە لە مەرکەزی خۆیان کەس ئینکاری لە ڕۆدری نییە لە ئیرتیکازە کەس لە ئینکاری لە ڕۆدری نییە لە ڕۆڵیان لە کاریگەریە بەڵام وەکو حەیوێتی یاری وەکو دەینەمیکی یاری وەکو پەستانی یاری وەکو فشاری یاری هەمووی ئەلڤارێزە بەجددی ئەلڤارێز یاریزانێکی سەرسوڕێنەرە خۆ کاکەڕەوای برامەڵێ ئەڵێ حەکەم لە ئەتلەتیکۆ وەڵا ڕیاڵە تەشێنێ خۆ یارەکەی ڕۆناڵدۆ هاتریکەکەی ڕۆناڵدۆ حەکەمی تیانە بوو هەروانە بوو ناوەقتەیەکی تایبەت دێ بەڵام من هەمیشە وتومە ئەوەی سیمۆنی بۆ ئەتلەتیکۆ دی کردو شتێکی زۆر زۆر جیاوازە ڕیاڵ دۆڕا بە سەرکردایەتی من سەرکار لە ئەنشلۆتی ڕیاڵم سەر خراپە وەڵا کاکە حەسە حەزەکەم سەرێکی بەرنامەکە بکەی شەڵات تێدەگەی لەوەی کە باسمان کردو زۆر باشە دەچمە سەر بەرشەلۆنە وەکو پێم وتی لێرە ئێمە شتەکان هەر ئەوەیە خەڵکی خۆمان بەداخەوانێ ئەنی شتەکە بۆ مەرامی خۆی سیرەکات تۆرە من هاندریان شلۆتی بۆ بەردەوامی دیفاعم لێ کردو بەڵام وەرە ئەمە حەقیانەتی شکستەکەی ڕیاڵ مەدرید دەیتر بۆ ڕازگۆ نەبین لەگەڵ خۆمانە بۆ خۆمانە خەڵەتێنین بۆ ڤیویشکەین بۆ دانیشین بۆی کە پێم لەشتی تو یا خۆمان بنوێنین خۆمان بکەین بە پەنگ یا پێشکەشکاری بەرنامە بانگمان کا پێمان ڕابێرە یعنی بەجددی ئێستا حاڵەتێ دروست بووە زۆر زۆر ناشرینە ئەمە ڕاستی ڕووداوەکەی ئەمە تایرە بەرپرسیارە ئەمە ڕووداوەکانی ناویارەکەی کەیتر هەرێکە و بارودۆخەکە بۆ کە ڕیاڵمەدی دیارە باتەوانێ ئاواکەی ئەڵێ بەخوا خۆشە و کۆنچیلۆتی پاڵبیتەوە یارەکانە بۆ بەرنەوە ئەی بۆ کە دۆڕێ هەموو یەکسەر هەر لە ملیۆن چیلۆتیە وانییە کاکە وانییە بەڵێ بەرپرسیارە بەشی خۆی هەرێکە و بەرپرسیارەتی خۆی بەردەکەێ بەڵام ئەم شەو فەزاحەت بۆ ڕیاڵمەدری دیام ئەم یاریە ڕیاڵ بیت بە ڕاستی فەزاحەت بوو دەچمە سەر بەرشەلۆنە یارەکەی ڕیاڵ سۆسیداد طبعاً بیرتان نەچێ یاری ڕیاڵ سۆسیداد ئەو یانەیە کە یاری چوونی لە بەرشەلۆنە بردوێتەوە ئەمە خاڵێکە بۆ بەرشەلۆنە و بەرشەلۆنە خۆی بە مەزڵوم مەزانێت لە یاری ڕیاڵ سۆسیدادی ئەم ساڵە کە گۆڵەکەی لیڤاندۆڤسکی ڕەتکرایەوە و بەرشەلۆنە لە دۆخێکی خراپ و یەدەم یاریە ئەنجامەدا بۆی ئەو دۆخە خراپەی کە لە یاری جامی شای ئیسپانیا بەسەر یاد بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید کە سەرەتا 2 گۆڵی لێکرا دواتر 4 گۆڵی تۆمار کرد وورەیەکی بەرزیایە بەخۆی بەڵام لە کۆتاییەکانە نەیتوانی پارێزگاری لەو 2 گۆڵە بکە و گۆڵی یەکسامونی لەسەر تۆمار کرا لە نێو یاریگای کامنوو بە یەکسامونەوە یاریگەڕانەوەی جامی شای ئەنجام دەداتەوە بۆیە هانز فلیک ئەم شەو لە بەردەم ئەرکیشی قورسە ئەم شەو لە بەردەم یاریکی زەحمەتە چونکە وەکو خاڵی یەکەم کە بۆم باسکردن یاری چون بەرامبەر بە ڕیاڵ سۆسیداد و خاڵی دووەمیش کە بۆتان باس دەکەم وەکووتم ئەم یاری ئەتلێتیکۆ مەدرید و ئەو شکستەی کە لە یاری ئەتلێتیکۆ مەدرید یاخود ئەو یەکسانەی کە لە یاری ئەتلێتیکۆ مەدریددا ڕوبەڕوویانە تۆ هاوشێوە شکست بوو ئەوەی لێرەیە گرنگە فلێک نەهێڵێ لە ڕووی دەرونی ئەم تیپە دابڕوێ بەڵکو هەوڵبا لە ڕووی دەرونیەوە یاریزانەکانی ئامادە بکە یاریزانەکانی بەرشەلۆنە لە ڕووی تەکنیکی ئەوانێ لە باشترین ئاستی خۆیان لە ڕووی شێوازی یاریکردنەوانێ لە باشترین ئاستی خۆیانان لەگەڵ ڕایەنەرەکەیانە باشە یعنی ئەمە کۆمەڵی خاڵن کە لە بەرشەلۆنەیە گرنگە وجودێوێ بەرشەلۆنە ئەمانە وجودی تێ ئەوەی کە زۆر زۆر گرنگە لایەنی دەرونی و ئامادەکاریە بۆ یاری ڕیاڵ سۆسیداد و لەبیرکردنی ئەو ئەنجامەیە کە بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید تووشیانە چونکە ئەنجامەکە ڕاستە یەکسان بوون بووە بەڵام هاوشێوەی شکست بووە ڕاستە بەرشەلۆنە یاریی زۆر سەرسوڕێنەر و ناوازەی پێشکەش کردو بەڵام ئەو یاریە سەرسوڕێنەر و ناوازەیە نابێ و ئەنجامە کۆتایەکەی بێ چونکە ئێمە لە بەردەم چیان ئێمە لە بەردەم هەفتەیەکی گرنگین لە بەردەم هەفتەیەکی مەسیریان تۆ ئێستا یاریی گرنگ ئەنجامەی ئەبێت لە ڕیاڵ سۆسیداد بەریتەوە ئینجا پێشەنگی وەرەگریتەوە دوای ئەوە ئەچیتە پرتوگال یاری سپۆرتینگ لیشبۆنە ئەنجام بدەیت یاری بەنفیکا ئەنجام بدەیت کە لە لیشبۆنە تۆ لەبەردەم ئەرکێکی زەحمەتای لەبەردەم قورساییەکی گەورەی بۆیە پێویستە مامەڵێکی تەندروستکەی پێویستە لە ڕووی دەرونیەوە ئامادەبی و دواتر
لایەنەکانی دیکە من پێم وایە لە بەرشلۆنەدا وجودیە. بەرشلۆنە تەنها دەیەوێت لە ڕووی لایەنی دەرونیەوە ئامادە بێت بەرگریکارەکانی لە ڕووی لایەنی دەرونیەوە کارێکی پێرفێکت و کارێکی باش بکەن لە بەرەو میارێ بۆ سەرکەوتن بە کۆتا بێنن، چونکە بۆ بەرشەلۆنە ئەم سەرکەوتن زۆر گرنگە. ئێستا گرتنەوەی پێشەنگی ڕیزبەندی بەرشەلۆنە پەیوەستە بە سەرکەوتنی بەرامبەر بە ڕیال سۆسیدادەوە. بۆ هەموو هاوڕێیانی عەزیزیش ئیتر ڕۆژانە کاتژمێر 12:30 لەگەڵتانە بەردەوام دەبم لە شیکاری وەرزشیە و ئەم هەفتەیەش هەفتەی چامپیۆنز لیگە. تا سبەی پێتان دەگەمەوە. شاد و کامەران بن. خواتان لەگەڵ.